لفرمايشتك أبو هريرة پیغمبری خوا جريته صلى الله عليه وسلم سرور ما فرميتي ما أخاف على أمتي إلا ضعف اليقين. رواه الطبراني في الأوسط وقال الهيثمي رجاله ثقات وقال المناوي إسناده صحيح. پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ناترسم لسر أمتك يخوم كدوچاري هیچ درد و بەڵایەک و ئافاتێک بن بە ئەندازەی ئەوە کوشندە بێ کە یەقینیان ضعیف بێ، کە یەقینەکەیان ئیمانەکەیان دڵنیاییەکەیان بەرامبەر لا إله إلا الله ضعیف و لاواز بێ، یەقینیان ضعیف بێ بەرامبەر ئەو هەموو وعد و بەڵێنەی کە رب العالمین پێیداون، بەرامبەر ئەو وعد و بەڵێنەی کە رب العالمین لە دنیاە پێیداون ئەگەر لێم بپارڕێنەوە دوعا بکەن من وڵامتان ئەدەمەوە، یەقینیان ضعیفە دەڵێن پەروەردیگار وڵاممان ناداتەوە، دوعاشکەین پەروەردیگار هەر وڵاممان ناداتەوە، یەقینیان ضعیفە بەرامبەر ئەو هەموو وعدانەی پەروەردیگار کە فەرمێ پشتم پێ ببەستن من سەرتان ئەخەم، یەقینی ضعیفە لە ئەوەی کە رب العالمین سەریخا. ئەو هەموو وعدەی کە پەروەردیگار داویەتی ڕزق لەدەست منە، من ڕۆزی دەرم، من ڕزق دەرم، من دەجێنم، یەقینی ضعیفە بەرامبەر ئەوەی کە ئەڵڵا ڕۆزی دەرە. لەو هەموو ئایەتە باسی ڕزقی کردووە، مسڵمانیشە و ئیمانداریشە ئەهێ بۆ مزگەوتیش دێ بۆ جمعە و جەماعاتیش، بەڵام پەنا دەباتە بەر حەرام و بەر حەرام خواردنەوە. یەقینی ضعیفە بەرامبەر ئەو هەموو وعد و بەڵێنەی کە پەروەردیگار پێیداوە کە لە نێو خەم و خەفەتەکانە، لە نێو تەنگ و چەڵەمەکانە ڕزگار و دەربازت دەکەم. یەقینی ضعیفە بەرامبەر ئەو هەموو وعد و بەڵێنەی کە رب العالمین داویەتی لە ئاخیرەتا لێت ڕازی دەبم، بەهەشت پێ دەدەم، خۆشیەکانی نەبراوەی بەهەشتی خۆمت پێ دەدەم. یەقینی زۆر ضعیفە. ئەگەر یەقینی ضعیف نییە بۆ کاری بۆ ناکا. ئەو هەموو ئایەتەمان بۆ دەخوێندرێتەوە لەبارەی باش، ئەی بۆ هەوڵی بۆ نادەین، ئەی بۆ واسستین چونکە یەقینمان ضعیفە. دەڵێن باوەڕمان پێێتی بەڵام دڵنیایی لە نێو دڵمانە نەچەسپاوە. و یەقین ضعیفی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیشتۆتە ئەندازەیەکەوە بەرامبەر وەعید و هەڕەشەکانی پەروەردیگار یەقینمان ضعیف بووە. دەڵێن گوناه مەکەن، تاوان مەکەن، بازینا و داوێن پیسی و فەسادی و خراپەکاری و بێشەرعی لەسەر زەویانە بێ، دوایی رب العالمین سزامان ئەدا، عەزابی ئەڵڵامان بۆ دێ ئەگەر فەرمانەکانی رب العالمین بشکێنین، سنوورەکانی ببەزێنین. بەڵام یەقینمان ضعیفە لە ئەوەی کە پەروەردیگار سزاماندا و عەزابماندا. دەڵێن جا کوا سزای پەروەردیگار؟ ئەی بۆ فلانە قەومە، بۆ فلانە وڵاتە، بۆ فلانە کەسێ سزا نادرێ، وەکەوەی بڵێ محاسبەی ئەڵڵا دەکەین. یان ئەراوە بۆمان ماوەتەوە لە باو و باپیرانەوە دینێکەیە و قیامەتێکەیە و تەواو، یان دەڵێن کورە دینداری خۆمان دەکەین جاگەر قیامەت هەبوو ئەوە فایدەمان کردووە، ئەگەر قیامەت نەبوو خۆ چ زەرەرێکمان نەکردووە. دینێکەکەین لەسەر شک و گومان کە دینی لەسەر شک و گومانیش لێت وەرناژیرێ، ڕەنج بە خەسار دەبی. کە دەڵێن باوەڕمان بە رب العالمین هەیە بەڵێ نوێژی بۆ دەکەین، سەجدەی بۆ دەبین، بەڵام یەقینمان ضعیفە. ئەگەر باوەڕمان پێێتی بۆ ڕۆزی ئەڵڵایەک دەخۆین، لەسەر زەوی ئەو دەژین، بە هەوای ئەو دەژین، بە هەناسەی ئەو دەژین، بە ئەمر و فەرمانی ئەو دەژین، بە ویستی ئەو دەژین، بەڵام هەر چیەکی پەروەردیگار پێی ناخۆشە مخالفەی ئەڵڵایە لەسەر ئەو زەوی ئێمە دەیکەین و ئێمە ئەنجامی دەدەین. دەکەواتە ئومەتێکیش یەقینی ضعیف بێ ناگا بە سڵە پۆپا، ئومەتێکیش یەقینی ضعیف بێ لە خەوی غەفڵەتە بە ئاگا ناهێتەوە، ئومەتێکیش یەقینی ضعیف بێ هەر لە دوایی و لە ئاخری هەموو ئومەتان و گەلانە. چونکە ئینسان ئەگەر یەقینی بە شتێک هەبوو، دڵنیایی تەواوی بە شتێک هەبوو، کاری بۆکە، ئیشی بۆکە، خزمەتی بۆکە، هەوڵی بۆ دەبەوە ئەو ئیسلامە هەڵسێتەوە. بەڵام ئەگەر یەقینێکی ضعیف و کرچ و کاڵ و ئیمانێکی لاواز و ضعیفێ بوو، هەر ئاوا دینێکی هاکەزای و سادە و ساکار دەکەوی تر تەواو. یەقین ضعیفی گەیشتۆتە ئەندازەیەک و ڕادەیەک لە مشتە ئاوێکا مەلە دەکەین، مولحیدێک و نەیارێک و گومان وەشێنێکی دینەکەمان لە سۆشیال میدیایە بەدەر دەکەوێت. ئەگەر لەسەر دەقێک لە قورئان و سونەتە گومانێکمان بۆ دروستکە ڕێک دەکەوینە گومانەوە. مامۆستا هەم فڵانە کەسە دەڵێ ئەوە ڕاستە قسەی ویە؟ یەقینمان ئەوەندە ضعیفە، ئەوەندە دەڵێن خوا وای فەرمووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرمووە، دڵنیایەکی تەواومان بۆ نەچەسپاوە، هەر بەبنی گوێکانمان نادێ. بەڵام ئەگەر بڵێن فلانە پرۆفیسۆرە و دکتۆرێ و پیتۆڵەی ڕۆژئاوا وای گوتووە، ڕۆژئاوا ئەوروپا یەک ڕێک لە مێشکتا، لە زیهنتا، لە دڵتا ئەچەسپێ و ئەچەقێ. وامان لێ هاتۆ بەو عەقڵە قاسیڕەی خۆمان و کەمەی خۆمانەوە نەقد ڕەخنا لە نەقل و لە وەحی رب العالمین ئەگرین کە لەو پەڕی کاملی و شامڵیدایە لە تەواوی ناو سیفەتەکانیەوە. تۆ عەقڵێکی ضعیف و لاوازت هەیە، ئەڵڵا پەیداوی، عەقڵێکی کەمت هەیە،
چۆن ئەتوانی نەقد و ڕەخنە لە نەقلێک بگری لە وەحیەک بگری کە خالقی تۆ کە ئەڵڵای تۆ کە ئەو عەقڵەی بە تۆ داوە هەر ئەویش وەحی بۆ تۆ دابەزاندووە وەحی بۆ تۆ دابەزاندووە تاوەکو وێڵ نەبی سەرگەردان نەبی ئەگەر ئەو عەقڵەی تۆ لاڕێ بوو ڕاستی بکاتەوە نەک تۆ بەی بەو عەقڵەی خۆت ڕەخنە لە وەحی رب العالمینەوە بگری بەڵێ وەحی رب العالمین بۆەوە هاتووە عەقڵەکان ڕاستتر کاتەوە وإنسانيش أجر عقلك صاغ وسليم وتواوي نبي ناتواني لنقل وحي رب العالمين حالي بيوتيبقى